بەیانی ئەمڕۆ لە باشووری کەرکووک لە هەردوو شارۆچکەی خورمات و داقووق هێزی پێشمەرگەی کوردستان هێرشێکی بەرفراوانی بەسەر گوندە داگیرکراوەکانی ژێردەستی داعش ئەنجامدا. لە محوەری خورمات و هێزی پێشمەرگەی کوردستان توانی لە ماوەیەکی کووردا هەردوو گوندی زەرگە و گوندی ئەلبوزەرگە ئازاد بکات. وابزانم ئێوەش وەکو پێشمەرگە قارەمان بوون کە بە زووترین کات لەگەڵ ئێمە وەکو پێشمەرگە خۆبەخشەکان گەیشتە ناوگوند بە شاهیدی ئێوەش و داعش لەناو مزگەفتەیدا بوو نەیانتوانی مۆلیدەی خۆشیان بکوژێننەوە. هەتا ئێستاش مۆلیدەکە پێ بوو کە ئێستا بەدەست خۆمان مۆلیدەکەیوانمان کوژاندەوە. ئێستاش ئەو مزگەفتە نەگەر مەقەڕێکی زۆر احتیاجیان بوو بێ پێدەستی شوێنی دەرس خوێندن و پەروەردەکردنی ئەو کەسانە بوو بی کە خۆیان دەتەقێنەوە لەبەرەوەی نزیکەی 11 قورئان دەتوانن تەسویرەکەن لەسەر شوێنە شوێن داناون علەساس بۆ ئەوەی کە دەرسی لێ بخوێنن وا پیشان دەداتن. لە بەیانی دەرچوومان بەرەو کەوتنە ڕێ بەرەو ڕزگاکردنی ئەم دیاتێ لە شوێنی باوباپیری خۆمان و شوێنی کوردنوین کوردستانە هاتین بۆ گوندی زەرگا وەکو هێزی پێشمەرگەی لیوای 16 سەربۆزایەتی پێشمەرگە ها یەکەم هێز ئێمە هایتنەوە ئێرەمان ڕزگار کرد تورستان بەری شەڕیان نەگردووە هەڵهاتن. لە محوەری داقووق هێزی پێشمەرگەی کوردستان و پۆلیسی قەزا و ناحیەکان لە هەڵمەتێکی بەرفراوان بۆ ئازادکردنی گوندەکانی ژێردەستی چەکدارانی داعش دەستی پێکرد و لە هەڵمەتەکەدا توانرا زیاتر لە 10 گوند لە دەستی گروپی تیرۆریستی داعش بسەندێتەوە. سەعات 5 سەر لە بەیانی دەرچوین سەرەتا بە قەسبکردنی ئەو دیانە و دواتر توانیمان ێستا لە ناو گوندی ئەلبوزەرگەین کە بۆ ماوەی ساڵ و شتێکە بەدەست تیرۆرتانی داعشەوەیە توانیمان بە مقاومەیەکی زۆر کەم گوندەکە ئازادکەین و ئێستا لە ناودی ئەلبوزەرگەین. لە بەرەبەیانەوە ئەوڕۆ هێرشمان دەست پێ کرد بۆ سەر مۆڵگەکانی داعش لە سنووری لە میعوەری زەرگا. ئێستا ئێمە توانیمانە گوندی زەرگا کۆنتترۆل بکەینەوە پێشمەرەکان هەمویان بەسەرکەوتووی داعش هیچ مقاومەیەکی نەبووە تاکو ئێستا هیچ ڕوبڕوونەوەیەک نەبووە گوندەکە کۆنتترۆل کراوە لایەن هێز پێشمەرگەوە. هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی ئازادی دەنات و پێی گڵاوی داعش لە ناوخاکی کوردستان دەردەکات. ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە نەبەردیەکی قارەمانەدا توانیان نزیکەی 200 کیلۆمەتر مربع پاکەنەوە لە سعات 5:30 ئۆپراسیۆنەکە دەستی پێکردووە تا ئێستا کە سعات 10 تواندراوە 4 گوند پاکرێتەوە لە هەفتەغار و لە منتیقەی زەرگا. پرۆسەکە بەردەوامە تەسەورەکەن ئینشەڵڵا تا ئێوارە سعات 5 هەموو ناوچەکە هەموو گوندەکان لە داعش پاکرێتەوە کەوا ئامانجی هێزی پێشمەرگەیە. ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە محوەری خورمات و داستانێکی نوێیان تۆمار کرد. چەند گوندێکی هەرێمی کوردستانان گەڕانەوە سەر هەرێمی کوردستان. کاتژمێر 5 سەر لە بەیانی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە نەبەردانە هێرشان کردە سەر گوندەکانی زەرگە و ئەلبوزەرگە بە تاواتی ڕزگاریان کرد و گەڕاوە سەر هەرێمی کوردستان. ڕزگار زەنگەنە کەناڵی ئاسمانی زاگرۆس. خورمات و